لە سواسیوی هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ بەرەو پێشبردنی ڕەوتی خزمەتگوزاری لە هەموو ناوچەکان چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری نوێ باوڵی قوبە تەڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە قەزای چەمچەماڵ جێبەجێ دەکرێن. زۆر سوازی بەڕێز کا قوبا تاڵەبانی ئەەکەین کە هەڵساوە بۆ تەواوکردنی ئەو پرۆژانەی کە ماونەتەوە لەسەر حسابی شارەوانەکان. چەندین ساڵە ئێمە بێ ئاوەڕۆین لەم شارەیە کە کۆنتترین کە ڕێکشە لە چەمچەماڵە و هەر ئەوە نەمان پێکرێ ئێمە دەستخۆشی لە شارەوانی و لە بەڕێز کاقوبات و بەڕێز قایمقامی چەمچەماڵەکەین و دەستخۆشی بۆ پرۆژەی تری و وەشەنترین تریشی بەدواوە بێت. زۆر مەمنونی کاقوبات تاڵەبانیەکەین و دەستخۆشی لەکەین بۆم پرۆژەیەکە بۆ مانیکرد و زۆر مەمنونی قایمقام و هەموو خزمەتگوزاریەکان و زۆر سپاسیانەکەین. زۆر مەمنونی لە ڕابردە زۆر ناخۆش بوو ژیانمان نەبوو ئەمە ڕێگۆبانەکەی دینی ئەلێرۆ لۆری ئەهات زێرابەکەشکان بۆ ڕێکەشکان گشتی ئەشکان کاکە کەس بەتەنگەوە ناهات و دوای باش ومانیانەوە بێ هاتم لە دەنگمان و ئەمانە لە کۆڵمان کردەوە کردیان ئێمە زۆر مەمنونیە تا مردن مەمنونی. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش جەخل لەسەر ڕۆڵی قوبە تاڵەبانی لە خزمەتکردنی ناوچەکەیان دەکاتەوە و ڕاشی دەگەیەنێ بۆ داهاتوو چەندین پرۆژەی تر لە قەزای چەمچەماڵ جێبەجێ دەکرێن. دوایەوەی لەسەر بڕیاری بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران داهاتی لە 120 شارەوانەکان تەزبیت کرا بۆی شارەوانەکان دەسەڵاتی ئەوەی هەیە بۆ پرۆژە خزمەتگوزارەکان سەرفی بکەن لەو چوارچەوەیە ئێمە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاریمان خستۆتە باری جێبەجێکردنەوە تازەترین پرۆژەش پرۆژی ئاوەڕۆ و کۆنکرێتکردنی چەند کۆڵانێکە لە گەڕەکی پورە گوڵا و لە بەرنامەمان هەیە چەند دەرخسێکی ترمان ئامادە کردووە بۆ داهاتوو هەر لەسەر ئەو داهاتی 120 بۆی بتوانین خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیانی سنوورەکە بکەن لە بواری ڕێگاوبان و لە بواری ژینگە و سەوزاییە. لە ماوەکانی ڕابردوودا باوڵی قوبە تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم چەندین پرۆژە لە بوارەکانی کارەبا و ئاوەڕۆ کشتتوکەڵ لە چەمچەماڵ جێبەجێکراون و پرۆژەکانیش کاریگەری بەرچاویان هەبووە لە خزمەتکردنی دانیشتوانی دەڤەرەکەدا. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.